بەر لە تەواوبوونی وادی سەرۆکایەتی باراک ئۆباما سیاسەتی واشنگتن بەرامبەر ئیسرائیل گۆڕانکارێکی گەوری بەسەرداهات. ئەنجومەنی ئاسایش بە پێچەوانی خواستی تەل ئەبیب و لە بەرژەوەندی فەڵەستینیەکان پرۆژە بڕیارێکی پەسەند کرد و ئەمریکاش بێدەنگی بەرامبەری هەڵبژارد. بەپێی پرۆژە بڕیارەکە دەبێت دەستبەجێ ئیسرائیل بوونیادنانی ئۆردوگا جوولەکە نشینەکان لە خاکی فەڵەستینیەکان لە کەناری ڕۆژاوە ڕابگرێت کە بە وتەی حکوومەتی تەل ئەبیب نزیکەی 400,000 جوولەکە لە ژمارەی ئۆردوگا لە ناوچەی کەناری ڕۆژئاوا لە نێو 2,600,000 هاوڵاتی فەڵەستینیدا نیشتەجێکراون. دووە بە دوای بڕیارەکەش دۆناڵد ترامپ کە بەڵێنی داوە شاری قودس بە پایتەختی ئیسرائیل بناسێنێت جەختی کردەوە ئاشتی نێوان ئیسرائیل و دەسەڵاتی فەڵەستینی لە ڕێی بە زۆر چەسپاندنی بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکانەوە نابێت بەڵکو بە ئەنجامدانی دانوستانی نێوانیان دەبێت. لای خۆشیەوە جۆن مەککین سیناتۆری کۆمەرەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕایگەیاند دانگنەدانی وڵاتەکەی لە ئەنجومەنی ئاسایش وا دەکات واشنگتن لەو هێرشە قێزەونەی لەسەر ئیسرائیلە تێوە بگلێت. لە بەرامبەریشدا بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل کە تووڕێی و نیگەرانی لە دەرکردنی بڕیارەکە نیشان داوە جەختی کردەوە هەرگیز بە بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایشەوە پابەند نابن و بەنیازیشە کار لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکادا بکات تا کاریگەری خراپەکانی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پوچەڵ بکەنەوە. نەتەنیاهۆ ئاماژەی بەوەش کرد ئۆباما نەک تەنیا نەیتوانی ئیسرائیل لە بەرامبەر ئەوانەدا بپارێزێت کە لە نەتەوە یەکگرتووەکان داوای جێبەجێکردنی بڕیارەکەیان دەکرد و بڕیارەکەشی ڤیتۆ نەکرد بەڵکو لە پشت پەردەوە پەتی بۆ شل کردبوون و دەستبەرداری ئیسرائیل بوو. هەرچی دەسەڵاتی فەڵەستینیشە دەرکردنی بڕیارەکەیان بە ڕۆژی سەرکەوتن بۆ گەلەکەیان و نزیکبوونەوە لە بەدیهێنانی خەونی پێکهێنانی دەوڵەتی فەڵەستین ناوبرد. لەو چوارچێوەشدا کۆشکی سپی بەرگری لە بڕیارەکەی خۆی کرد لە ئەنجومەنی ئاسایش بەوەی دەنگی بە فراوانکردنی ئۆردوگا جوولەکە نشینەکان نەدا بەو پێی چارەسەرکردنی کێشەکانی ئیسرائیل و دەسەڵاتی فەڵەستین بە پێکهێنانی دەوڵەتێکی فەڵەستینی کە بە ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا بژیت دەخاتە مەترسیەوە. سامان ساپاوەر نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان جەختی کردەوە ماوەی 50 ساڵە وڵاتەکەی بە ئاشکرا و نهێنی پەیامی ئەوە بووە کە پێویستە بوونیادنانی ئۆردوگا جوولەکە نشینەکان ڕابژیرێن چونکە ناکرێت لەلایەک پشگیری لێ بوونیادنانی دوو دەوڵەت بۆ جوولەکە و فەڵەستینەکان بکەن و لەلایەکی تریش بەرگری لە بوونیادنانی ئەو جۆرە ئۆردوگایانە بکەن. لەلایەکی تریشەوە بن ڕۆتس جێگری ڕاوێژکاری ئاسایشینەتەوەی ئەمریکا لە بایخی ڕەخنەکانی دۆناڵد ترامپی کەم کردەوە سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا و ڕایگەیاند باراک ئۆباما تا 20 مانگی داهاتوو سەرۆکی ئەمریکایە. لە نیسانی ساڵی 2014ەوە دانوستانەکانی ئاشتی نێوان دەسەڵاتی فەڵەستین و ئیسرائیل ڕاگیرا و وەک هەوڵێکیش بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان لەسەر پرسی پێکهێنانی دەوڵەتێکی فەڵەستینی لە تەنیشت دەوڵەتی ئیسرائیل فەڕەنسا بەنیازە لە 15 مانگی داهاتوودا میوانداری کۆنگرەیەکی نێودەوڵەتی بکات. کاروان شێخ موحسین NRT